دامەزراوەی پارەدارکردنی نێودەوڵەتی IFC یەکێکە لە ئەندامەکانی بانکی نێودەوڵەتی و بەهۆی ئەو قەیرانە داراییەی 2 ساڵە عێراق و هەرێمی گرتووەتەوە دامەزراوەکە کارەکانی لە عێراق و هەرێمی کوردستان فراوان کردووە. بەپێی بنەماکانی کارکردنی ئەو دامەزراوەیە هاوکاری کۆمپانیاکانی کەرتی تایبەت دەکات بۆ ئەنجامدانی پرۆژەکانیان و تەواوکردنی ئەو پرۆژانەی بەهۆی قەیرانی داراییەوە کارکردن تێیان داوەستاوە. بەپێی مەرجەکانیشی دامەزراوەکە دەبێتە هاوبەش لە هەر پرۆژەیەکدا کە بڕیار دەدات هاوکاری بکات بە جۆرێک لە قازانج و زیانی پرۆژەکە بەشدار دەبێت. ئێمە هاتوونێتە هەرێم بۆ هاوکاریکردنی کەرتی تایبەت لە ڕێگەی پێدانی قەرز پێیان کە خۆشمان بەشدار بین لە پرۆژەکان. ئێمە پارە بە هاوکاری بە کەس نادەین چونکە دەستگای خێرخوازی نین بەڵکو وە بەرهێنین ئیش لەگەڵ کەرتی تایبەت دەکەین و قازانجەکەشیان لەگەڵ بەش دەکەین. دامەزراوەی پارەدارکردنی نێودەوڵەتی تا ئێستا لە هەرێمی کوردستان بە بڕی نزیکەی 1 ملیار دۆلار هاوبەشی پرۆژەکانی کەرتی تایبەتی کردووە و بەڵێنی داوە بەپێی مەرجەکان بەردەوام بێت لە هاوبەشیکردنی پرۆژەکانی کەرتی تایبەت. ئەوە لە کاتێکدایە بەپێی ئامارەکانی بەڵێندەران لە سەدا 90 پرۆژەکانی کەرتی تایبەت لە هەرێمی کوردستان پەکیان کەوتووە و کارکردن تیایان داوەستاوە. هەروەها بەشێکی زۆر لە سەرمایەی بەڵێندەر و وەبەرهێنەکانیش چووەتە دەرەوەی وڵات. ئەم بانقە بڕاریان داوە کەوا قەرز بدەن بە وەبەرهێنەرەکانی لای خۆمان ئەو کەسانی کەوا مەشارعی ئیستراتیجیانێ نەک قەرزی بچووک قەرزی گەورە ئەدەن بە کارگە گەورەکان و هەچ کەسێ پرۆژەی هەیە ئەتوان لە ڕێی ئەم بانقەوە بتوانێ هاوکاریان بکەن و قەچێکی درێژخانیان پێ بدەن و کە ئەمەش ئەبێتە بۆ ئاوەدانکردنەوە بۆ وڵاتەکەمان بۆ کوردستانمان و هەلی کاریش ئەرەخسێت لە هەموو بارێکە. دامەزراوەی پارەدارکردنی نێودەوڵەتی ساڵی 1956 دامەزراوە و گەورەترین دەستگای گەشەپێدانی جیهانیە کە تەنها کار لەسەر کەرتی تایبەت دەکات لە وڵاتە تازە پێشکەوتوەکاندا. کارزان تارەق ئێنارتی، سلێمانی.